مامۆستا غازی وەکو سەرۆکیانەی جیهان سڵاوت لێبێ ببوورە کە کەمێک دوا کەوتی لەگەڵمان ئەمڕۆی چێتۆ بێکوسان کۆمەڵێک بڕیاری دەرکێشی لەو بڕیارانە دیارە خوی نابی تازە پێگەیشتوان ئەنجامەکانی هەڵبۆشێنرێتەوە یانەی جیهان بۆ ماوەی 2 وەرە سا بدرێەوە بڕێک پارەی زۆریش سادراوە سەبارەت بە بڕیارەکانی چێتی تۆپی کوردستان ئێوە چیتان هەیە و چی ئەکەن سەبارەت بەم بڕیارانە؟ سپاس بۆ جەنابت و بۆ میوانە بەڕێزەکەتان حقەتەن ئەو بڕیارانێک کە ئەوڕۆکە دەرچ و لە یەکێتی ناوەندی تۆپیی کوردستانەوە بەلای ئێمەش زۆر خێرا بوو و پەلەپەلی پێوە دیارە ئەمە وەکو یانی وەشی جیهان ئەو تۆمەتانی کە ئاراستەی ئێمە کراوە چ لە ڕابردوو چ لەو گەڕی کۆتایی خۆلیانە تازە پێگەیشتەکانی کوردستان لە خۆمانی ناوەشێنەوە ڕەتی دەکەینەوە و ئەو ڕۆکەش ئێمە لەوێندەر زۆر بۆ پێڕەحابەی سەدرەوە بە زۆر بە جوانی پێشوازیشان لێکردن و بەڵگە و دلیلی خۆمان خستۆتە ڕوو ئەوانش ئەو بەڵگە و دلیلانی کە لە لای ئێمە بە قنەعەتی ئێمە بەڵگە و دلیلی یاسایی و مۆقنیع کردینە و ئەوان لەسەر ئەو بەڵگە و دلیلانی کە لایتان قسەیان لەگەڵ یاریزانەکان کردووە لەسەر ئەو بڕیاران دیارە بڕیاریان دەرکردووە ئەمە ئەو معلوماتانی کە هەمانە بە شێوەیەک لە شێوەکان لەگەڵ یاریزانەکان قسەیان کردووە و خۆیان دانیان پێداناوە یاریزانەکان اینجا ئێمە وەکو ڕسمی تەنها لە ڕاگەاندنەکانەوە بیستمان کە بڕیاریان دەرکردووە وەکو یانی وەشی جیهان ڕای دەگەێنین کە ئێمە ئەو بڕیارانە تانەی لێ دەدەین لە ڕووی قانونیەوە و دەیگەڕێنەوە بۆ دادگا دەیگەڕێن بۆ کەسی پسپۆ بزانە ئەو بەڵگە و دلیلانی کە لای ئێمەنە یاسایینە و باوەڕ پێکراون یا ئەو بەڵگە و دلیلانی ئەوان بینیان لەسەر کردوونە پێکراون و مقنعن. مامۆستا غازی ببوورە ئایا لێکۆڵینەوەکانی ئەوان چین یعنی ئەو دلیلانی ئەوان چین ئەگەر جەنابەت ئەزانێت هەیە بە دلیلی سەرۆکی تۆپی کوردستان فیدراسیۆنی تۆپێ چییە سەبارەت بە ئەوەی کە بۆ نمونە تەلاعوب بە ئەنجامی یاریەوە کرا بۆ نمونە یاری کڕا بفرۆشا بێ کە ئەمە قورسی شەر کە ئەم کەلیمە بکە بەڵام پێ وایە ئەوان چی بەڵگەیەکیان بەدەستەوەیە کە بە پێی زانیاریەکان سەرۆکی تۆپی کوردستان خۆی لێکۆڵینەوەی کردووە؟ یەک لە بەڵگە و دلیلەکان کە ئەوانە ڕۆکە بەڕووی نادی پێشمەرگیان دایتەوە یا بەڕووی ئەو خەڵکانیان داوەتەوە کە کتابێکە ئێمە کردومانە دوای ئەوەی کە یاریەکە ئەنجام دراوەمە کتابێکمان کردو لە یانەی وەشی جیهان لێژنەیەک پێکاتوە بە سەرۆکاتی سەرۆکی ناداد سەرۆکی یانە لەگەڵ جێگرەکەی و سکرتێمە لێکۆڵینەوەمان دەست پێ کردووە و حەقێکی مەشروعی خۆمان لەگەڵ یەکەیەکی یاری زانان کەەوە بەڵگە و دلیل نییە کە گوای ئێمە و ئەنجامەمان پێ قوبوڵ نییە و ئێمە دانمان ناوە بە شتێک کابێتن ئەمە خاڵێشتر لەگەڵ یاریزانەکان قسەیان کردووە کە گوای یاریزانەکان دانیان بەوە داناوە کە شتێکە بووە ئێمە وەکو مامۆستا غازیەکە شتێک هەبووە چی بۆ یعنی یاریزانەکان چیان دلیلەکە بخەنە ڕوو هیچ بەڵگە دلیلە چی وا باڕ پێکراو نەبووە کە بیخەنە ڕوو ئێمە کڕین و فرۆشتنەگە یاریەک بۆ ئەنجامانەدا کرابێتن. هەڵوێستی ئێوە چێ بێ کاتمان زۆر کە مامۆستا غازی هەڵوێستی ئێوە ئەگەر قەرارەکان بەم شێوەیە بڕوا ئەگە بڕیارەکان بەم شێوەیە تەواوی تر نادی جیهان بۆ 2 وەرە سا بدرێەوە بۆ بڕەپارەیە سا بدرێەوە ئەم وەرزاڵ بۆشێنێتەوە هەڵوێستی سەرۆکایەتی نادی جیهان چییە بێ لە دوای پەسەندکردنی بڕیارەکەی تۆپی کوردستان؟ سەرەتا ئێمە لە 4 فیە بەشداریمان کردو لە یەکێتی چالاکیەکان یەکێتی ناوەندی تۆپی کوردستان ئەوان تەنها لە فیەیەک ئەگەر بێت و گلێ و گازاندیان هەبێتن تەنها لەو فیە دەتوانێت ئێمە سزا بدەن. خاڵی دووهەمیش ئەگەر بێت و ئێمە شتێکمان کردبێتن بێگومان یانەیەکی بەرامبەریشمان دەبێت ئەگەر ئەمە فرۆشیار بین ئەوانش کڕیار بن کەواتە ناکرێتن بەڕاستی یەکلایەنە تەنها غەرامە لەسەر مندا بنێ عقوبەی من بدا دومیش ئەوان لە بڕگەیەکی خۆی بڕیارەکەیان دەڵێن ئەو بڕیارە ئەو لێکۆڵینەوەی بەردەوام و بەکراوەی دەمینێتەوە ئەگەر لێکۆڵینەوە تەواو نەبووە بۆ سزاداوە کەم بەو شێوەیە غەرامەی 10 ملیۆن غەرامە یانی وەشی جیهان دەکەن لە کاتێکدا فلیسی ئەحمەریان سەرف نەکردووە و هاوکاری یانەکانیان نەکردووە بۆ بەڕێوەچوونی خۆلەکان. زۆر باشە مامۆستا لە کوێی قسەکان تا باسیەوەتر کە یاریزان قسەی کردو یاریزانی ئێوە هەبووە ئەو توێتی شتێک هەیە ینی ئەمە بۆ بینەران ڕوون بێتەوە ینی یاریزانی ئێوە باسی چیان کردووە گەشتێکەوە بێ باسی چی کراوە یاریزانی ئێوە ینی کە قسەیان کردووە باسی ئەویان کردووە کە یاری بۆ نەکڕای بفرۆشا بە یاخود تەلاعوب ئەنجام یاریەوە کرا بە یاخود یاریزانی ئێوە باسی چیان کردووە؟ بەڕێزەکەی من ئەو مەلەفەی بەردەستی من هەمووی ئەو لێکۆڵینەوە ئەو یاریزانانەیە لایەنەکەی ئێمە لە بەردەم لێژنا دانیان ناوە کە هیچ کڕین و فرۆشتنێک هیچ شتێک نەکراوە لەو لەعبەیەدا بەڵام ئەمڕۆکە کە ئەو لێژنەیە لەگەڵ ئێمە دانیشتووە گوایە لەگەڵ ئەوان دانیان ناوە کە بەڵێ گومان هەیە کڕین و فرۆشتنێک کرابێتن لە نێوان یانەی وەرشی پێشمەرگە یانەی وەرشی جیهان
بەڵام هەر بە جۆرێک لە جۆرەکان نازانم یعنی ئێستاکە ئەو پەلەپەلیە لە بڕیارەکان ئێمە تەوەقع وابوو وامان بیست کە ڕۆژی شەمە بڕیاری پێویست دەدەن ئێمە دووبارەی دەکەینەوە لە کاتی هەر هەبوونی بەڵگە و دلیلێکی یاسایی مەلموس باوەڕ پێکراو کە بیسەلمێنێ هەر ئەندامێکی ئێمە لە مدەریب لە لاعیب لەوە کە دەستی هەبوو بێ بۆ بە یاریکردن بە ئەنجامەکە ئێمە تونترین سزای دەدەین لە یانەکەمان و ئامادەی هەموو ڕێشەنە یاساییەکانین بەڵام ئەگەر تەنها بیانەوە یانەکەی ئێمە سزا بدەن بیانەوێتە لەبەر ئەوەی وا هەز دەکەین کە قەزیەکە بەرەو لایەنێکی سیاسی دەبردرێتن ئەو کاتی ئێمە لەوانەیە لە ڕووی سیاسی شۆمە داوا دەکەین قسەیەکی تر دەکەین زۆر باشە کەواتە خۆت یعنی ویستت پرسیارە بوروژێنم پێ دوایە ئەم بڕیانەیەکی تۆپێکوستان هیچ سیاسی بێت هیچ سیاسەتێکی لە پشتەوە بێ مامۆستا غازی وڵی جاگەر میهنی بێ میهنی بەو جۆرە نیە برا عەزیزەکەی من میهنی ئەوەیە کە خەڵکێکی یاسایی دابنیشێ بزانە بەڵگە و دلیلەکانی ئێمە یاساین یا بەڵگە و دلیلەکانی ئەوان یاساین منی ئێستا کەژبایەکێکی یاسایی بێت تەمەشای بەڵگە و دلیلەکانی ئێمە بکاتەوە بەڵگە و دلیلەکانی وانی شەڵ بسەنجێنی اینجا بزانە بەڵگە و کامەی بەڵگە و دلیلی یاسایە کامەی مقنعە ئەو بڕیار لەسەر ئەو بدە ئەگەر دەرچوو چکە یاریزانەکە لە بەرامبەر ئێمەدا بە دەنگ و بە سەوت و سۆڕەهەیەتی ئەوان قسەیان کە کردووە لەلای ئەوان دەڵێن دانی باندێشتناوە مامۆستا غازی کەواتە تۆ یعنی لە کۆبوونەوەکەی ئەم بەڵگە باوەڕ پێکراوانە داوەتە دەست یەکەی تۆپی کوردستان و ئەندامانی ئەمیچێتە تا یعنی ئەمە بەڵگەیەکی قناعکار بێ بڕوا بەوان بهێنێت عزیزەکەی من ئەمە ڕۆژی چواردەی مانگە و یاریە بەڕێوە چوە ڕۆژی پازەی مانگ لێژنە تەشکیل کراوە ئێمە دانیشتوونە 1970 کارەکانی خۆمان تەواو کردووە ئێمە چەند بۆ تەواوکردنی 100 کارەکانمان ئەو ڕۆژ پێمان ڕاگەیاندون بەیانی ئەمە وێنەتان پێ دەدەین لەسەر ئەو ڕوونکردنەوانە لەسەر ئەو تحقیقی ئێمە کردومانە بەڵام ئەمە کە گەیشتنەوە بارەگاییانە بۆ دانیشتنی خۆمان لە ئیعلامەوە بیستمان کە بڕیاریان داوە ئینجا دواتریش یەکێکیان کە هەر لە ئیعلامەوە بڕیارەکە دەردەکات بەڕاستی شپرزەیەک خێراییەک بەڕاستی نازانم زۆرێک لە شتەکانیان پێوە دیار بوو هیوادارم بە میهانانە بە پیشەیانە بڕیارەکانی خۆیان بدەن و زیاتر ڕەچاوی دادگەری بکەن لە نێوانیانەکان زۆر باشە مامۆستا غازی یعنی ئەمەوێت کۆتا پرسیار لێ بکەم بۆ یعنی تا ئێوە لە بارگەی تۆپی کوردستان هیچ بڕیارێک نەدرا دوای ئەوەی کە چوونەوە بارگەی خۆتان ئەو کاتە بڕیاردرا نەخێرە و کاتامە لەوێندەر بوون تقریبا ناوانێ لێدوانێکمان بۆ کەناڵی سپێدەشدا لەوێندەر تا تقریبا 20 دقیقە ساعتە هیچ شتێک نەبوو دواتر کە ئێمە گەڕاینەوە ئینجا لە ڕاگەاندنەکانەوە زانیمان کە لێدوانیان دابوو بوو دوو کەناڵ دواتریش دیارە لە سایتەکەی خۆیاندایان بەزاندووە کە ئەو بڕیاریاندا و لێک لە بڕیارەکانیشیان ئەوەیە کە لێکۆڕینەوە بەردەوامە و بەکراوەیی ماوەتەوە بەڵێ سپاس بۆ مامۆستا غازی کاک سۆران بە کورتی یەک خولەک چیت هەیە لەسەر قسەکانی مامۆستا غازی جنابەت من دەستخۆشی لە قسەکان یەکەم ئەگەر فرۆشتن و کڕینمان کڕیوێ یا یاریمان کڕیوێ تەلاعوبێکمان پێکردوێ باو کەسی کارەکەی بۆ کڕیما بێ بەرە ڕووی ئێمە بێت چونکە با ئێمە حاسەبەی نەبەر ئێمە نادیەم و وەکو ئێمە هیچ ویژدارمان نییە یاری لە تیپی بەرامبەر کڕینەوانەیە ئەو کەسەشی کارەکەی بۆ ئێمە کڕێ با بانیش بێ سارێ بۆ من کڕێ کەواتە تۆ خیانەی خۆت و ینی گیانیش بە پاک ئەزانی لەم مەسەلەیە زۆر بە پاک دانێم و چەند قورعان بۆ خۆمان خۆندوونش قورعان بۆ نەخۆم بەڵێ سپاس بۆ نەدی و نەناز هەر نانەسم ئێستا ئەو بەڕێزە لە تیڤێکی تویا بینیوە هەر نازانم چێن و چێنی بەڵێ زۆر سپاس بۆ سۆران سەلیم ڕاهێنەری تازە پێگەشتوانی پێشمەرگەی سلێمانی کە ڕاستە خۆمان دوومان کردی سپاس بۆ تەواوی بۆ چوونەکانت سپاس بۆ زۆر بەڕێز مامۆستا غازی سەرۆکی یانەی جیهان سپاس بۆ بینەری ئێوەش خۆشەویستانم هیوادارم کە بەڕاستی بڕیارێ بدرێکە لە مەساڵحی هەموو لایەکە بڕیارێ بدرێکە بڕیارێکی حەق بێ عەدالەت بێ و هیچ یانەیەک هیچ کەسێک هیچ وەرزشکارێک بەڕاستی زیانمەند نەبێ و مافی نەخورێ سپاس بۆ بینەری ئێوە سپاس بۆ ئەو کاتی کە بێمە تامەخشی سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ